بە دڵنیاییەوە هەمووتان کەم تا زۆر ئاگاداری بارودۆخی شنگاڵن کە چۆن خراوەتە نێو قەیرانێکی قوڵ و درێژەوە. هەروەها ئەو بارگژەی لەوێ دروستکراوە بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ ململانەی هێزەکان. هەندێک لەوانە بە فیتی دەوڵەتانی ناوچەکەیە، بەشێکیشی دەرەنجامی ئەو ڕێکەوتنەیە کە لە نێوان حکومەتی فیدراڵی و حکومەتی هەرێمی کوردستاندا بەستراوە لەژێر پاساوی ئاساییکردنەوەی بارودۆخی شنگاڵ کە سەرجەمی لەسەر داوای دەوڵەتی تورکیا و هێزە هەرێمیەکان هاتووەتە ئاراوە و داڕێژراوە. ئێمە وەک دەستەیەک لە ڕۆشنبیران، هونەرمەندان، چالاکوانی ژنان و کۆمەڵگەی مەدەنی و کەسایەتی سیاسی و مافپەروەر و تێکۆشرانی دێرین لە سۆنگەی بەرپرسیارەتی نیشتیمانی و مرۆڤایەتیوە بە پێویستمان زانی سەردانی هەرێمی ئێزیدیەکان و شاری شنگاڵ بە تایبەتی بکەین. برایان و خوشکانمان لەو هەرێمە لە مێژووی کۆن و نوێدا ڕوبەڕووی فەرمان و جینۆسایدی بەردەوام بوونەتەوە، هەر لە سەردەمی عوسمانەکانەوە تا سەردەمی داعش. ئەمڕۆژ سەر لای لە ناوچوونی داعش وەک هێزێکی زەمینگرت و بەڵام هەرێمی ئێزیدیەکان و شنگاڵ هێشتا بە فیتی دوژمنان و هاوکارەکانیان لە قەیران و کێشە ڕزگاریان نەبووە. ئامانج دەچوونی ئەم شاندەی ئێمە بۆ هەرێمی شنگاڵ بۆ لە نزیکەوە بە ئاگابوون و لە دۆخی شنگاڵ، هەروەها نزیکەوە گفتوگۆ لەگەڵ خەڵکی شنگاڵدا. لەم سەردانەماندا بە گوێرەی توانە سەیری بارودۆخەکانیانمان کردن، هەروەها چاوپێکەوتن و گفتوگۆی باشمان کرد لەگەڵ هەموو ئەو کەسایەتی و سازی و لایەنانەدا کە بوونی کرداریان لە ناوچەکەدا هەبوو، چ لە ناو شارۆچکەی شنگاڵ، چ لە سنوونی و خانوسور و چ لە سەرچیای شنگالیش. ئێمە بانگی ئەومان کردۆ بۆ ئەم کۆنگرە ڕۆژنامەوانێت تا لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنی بەڕێستانەوە هەڵوێستی ئەم شاندە بخێنە ڕوو، چ ئەوەی بینیمانە و چ ئەوەی هەستمان پێکردووە لە نزیکەوە. بانگەوازیمان ئاراستەی ڕایگشتی کوردستانی و عێراقی و جیهانی و هەموو ئەو لایەنانە دەکەین کە گرنگی بە دەرخستنی ڕاستی و ئاشتی و ئاسایش دەدەن. بانگەوازەکەمان ئاراستەی هەر ئازادی خوازێک دەگەین کە مەبەستێتی ئاشتی لە شنگاڵ بەرقەرار بێت. هەروەها داوا لە پەرلەمانی عێراق و هەموو لایەنە سیاسی کوردستانی و عێراقیەکان، هەروەها حکومەتی فیدراڵی و هەرێمی کوردستان دەکەین کە بە بەرپرسیارەتی کردداریەوە بڕوانە هەستیاری دۆخی شنگاڵ و دەوروبەری و ئێمە لە ڕێگەی ئێوە ئەم ڕاستیە دەخینە ڕوو کە هەموو داخوازەکانی گەلی شنگاڵ ڕەوایە و ناکۆک نین لەگەڵ بنەما دەستورەکانی حکومەتی فیدراڵیدا. ئێمە هەموو داخوازەکانیانمان بەم شێوەیە دەخێنە ڕوو. یەکەم، دانپێنانی یاسایی بەخۆ بەڕێوەبەرەتی دام و دەستگا نوێنەراتەکان و خزمەتگوزاری و مرۆیی و کولتوری و کۆمەڵایەتەکانیان کە خەڵکی ناوچە بە پرۆسەی دیموکراتی و ئازادانە بنیاتیانناوە، تەواوی متمانەی خۆیان پێیان هەیە بۆ ئەوەی ئەو سازی و دەستگایانە نوێنەراتی ئیرادەی دیموکراتیانە و ڕاستیقینەی خۆیان بێت لە ژیانێکی ئازاددا، دوای هەموو ئەو دەربەری و قڕکردنەی کە لەسەر دەستی داعش و دوژمنانی مرۆڤایەتی بەسەردا نادووە. دووەم، هەموو ئەو دەرکردن و کۆچبەری و قڕکردانە لە فەرمان و کوشتن و ماڵوێرانی بەتایبەت دوای ئەوەی داعش ڕەوایەتیدا بە زەوتکردنی خاک و ناموسیان و ئەو غەدەی لیان کەوە کە لە ئەنجامی کەمتەرخەمی و دەستبەرداربوون بوو لە پارێزگاریکردن لە هاونیشتمانی ئێزیدی کە لە پاشەکشەیەکی کت و پڕی بێ پاسایی سوپای عێراق و هێزی پێشمەگەدا ڕوویدا. ئەوە بوو بینیمان دەستبەرداربوونی هەموو لایەک لە ئێزیدیەکان چ کارە ساتێکی بەسەر ئەو گەلەدا هێنا. ئەمە پاڵی بە شنگاڵەکانەوە نا وەک مافێکی گردردونی و مرۆیی بۆ بەرگری ڕەوا یەکینەکانی پارێزگاری خۆیان دروست بکەن کە لە ئاستێکی دێهاتووی و متمانە بە خۆبوونێکی بەرزدان. ئەم هێزانە جا ئاسایشیان هەر یەکەیەکی هێزەکانی دیکە بێت هەمووی لە ڕۆڵەکانی شنگاڵ و دەوروبەری شنگاڵن. ئەوان داوای دانپێنانی ئەم یەکە سەربازێ دەکەن و داوای پرچەکردن و پشگیری هاوکاریان دەکەن لە ناو دەستگاکانی ئاسایش و بەرگری عێراقدا، داوای بەشداری هێزەکانیان دەکەن لە پرۆسەکانی هاوپەیمانان بۆ بەرەنگاربوونەوەی داعش و هێزە توندڕەوەکان. سێم، داوای گەڕانەوە و ئاسانکاری بۆ پەناهەندە و ئاوارەکان دەکەن، داوای ئاوادانکردنەوە گەشتنی هاوکاری و گەڕانەوەی مافەکان و هەموو پێداویستە سەرەتایە ڕەواکانیان دەکەن. ئەوان داوای سوودوەرگن لە هەموو ماف و پێداویستەکان دەکەن بۆ ئەوەی کەمێک لە برینەکانیان چارەسەر بکات و خۆیان کۆبکەنەوە و کارخۆشیان خاوان مافترن لە هەموو ئەوانەی دەیانێت بازرگانی بە پرسی ئەوانەوە بکەن لە نێوەندە نێو دەوڵەتی و هەرێمایەتی و عێراقیەکاندا. چوارەم، ئەوان ناوەڕۆکی داخوازیە دەستوری و ڕەواکانیان کورد دەکەنەوە
لە ڕێزگرتن لە ئیرادە و نوێنەرایەتیەکانیان بە جۆرێک کە وەک لایەنێکی سیاسی وە کیانێکی سربەخۆ ببینن لە هەر ڕێکەوتن و ئاساییکردنەوە و هەر کارێکی سیاسی کە پەیوەندی بە ئەوانە هەبێ ئەوان خاوەن ماڵ و هەموو کەس باشتر کێشەکانی خۆیان تێدەگەن کە بە هیچ جۆرێک ئەم داخوازیانە لە چوارچێوەی مافە دەستورە ڕەواکانیان لە عێراقی فیدراڵی دیموکرات دەرناچێت کە گەرنتی پاراستنی پێکاتەی کۆمەڵایەتی و کولتوری ئەم خەڵکە عێراقی و بەڕەسەن کوردەی کردووە